گەیاندنی بۆ پەیامەتێکی کرد بە ساشتنی کوردستان لەبەریەوە نەماوە لە دۆخێکی زۆر ناهەموار و زۆر خراپە یەک دەقە تەخیرتر ژنگەیەکی وەرانترمانە بێت ئێمە ڕووی دەمان لە حکوومەتە یەکەم ئەنجار لای خەڵکی کوردستان کە ئەفنان موادی ئیکسپیاری وڵاتان شتی خراپ موادی کیمیایی ئەڕژێتە ئاوەڕۆ ئەڕژێتە زەویزاری ئێمە کە چارەسەرکردنیان زۆر زەحمەتتر بێت لەبەرەوەی ئێمە بەسەی کاتێک دیاریکەن بۆ ڕاگرتنی ئەم هەموو گێرانبوونی ژینگە ئەو خراپبوونی ژینگە تەنها پیسێ لەو پیسی بۆ خەڵکی نەخێت ئێمە بەبەستمان ئەو موادی کیمیایانەیە کە ئەڕژێتە ناو خاکی ئاوی ئێمەوە خاکردنەوەی زۆر زەحمەتە بێت لەنەوەکانی داهاتوە دەرمەندی یەکەمن لە خراپبوونی ئەم ژینگەی ئەم وڵاتە دووکەڵێکی خفیزیەتە ئەچێ بە ئاسمانەکانمان لەڕێی سوتانی تەنکەرەکان ئەو مۆلیدانی ئیشەکان ئەو هەموو سیارەی شارەکانە هەیە ئەمە هەوا خاکەکانمان پڕە لە موادی ئیکسپایر کە دەستگایەکی ریسایکلیمان نییە ئەم موادانە کۆکاتەوە سانجارێکی بەکاری بێنێتەوە هەمووی موادی ئیکسپایری وڵاتان بێتە ئەم وڵاتەوە ئەم ئاوەڕێیەکی ئەمە لە ماڵەکانە ئەم هەموو مەعجزەی کاشیر ئەو هەموو مواد ئاوەڕووی خەستەخانەکان ئەڕژێتە ئاوەڕێی ئەم وڵاتەوە ئەم شارەوە لە شوێنێکی وەکو تانجەرۆ زەرعاتی دەبەرەکرێت دیسان ئەو سەوزۆمیوەیە ئەچێتەوە لەشی ئێمە هەموو ئەم شێرپەنجەیی کە لە وڵاتەیە زۆرە ئەم هاوڵاتیانەکە ژمارێکی زۆر لە هاوڵاتیان تووشی شێرپەنجابن هەمووی بۆی ئەم تیزبوونی ژینگەی و نەهەواری ژینگەیە هاوڵاتیان زۆر شتەکان پێ جوانە بەڕاستی ئەمە شتێکی ناوازەیە لە کراوەی ئێمە کە ڕێکخراوێکی خۆبەخشە کارەکەمان کردووە لەم ڕۆژەیە هاوڵاتی زۆر بە شتێکی پیرۆزی ێزان و زۆر بەدڵ Okay.